بەداخەوم کە ئێستا منی هەڵەبجەیی لە ناخەوە برینارم کە هەڵەبجە زۆر کەم و کوڕی هەیە زۆر لە برسینەوەی نیە بەرامبەر بە برینداران و شەهیدەکانی ئەوە هەندێک هەیە کە شەهیدی کیمیان کە لیان نەپسراونەتەوە بەداخەوەم بۆ ئەوە لەگەڵ ئەوەشدا تەمەنا ئەەکەم 31 ساڵی یادی کیمیابارانی هەڵەبجە بێتە یەکخستنی ماڵی حیزبەکان بۆ ئەوەی جارێکی کە یەک بگرنەوە و تەبایی هەبێت لە نێوان حیزبەکانە بۆ ئەوەی هەموو بە ئاشتی و بە تەبایی بژین. زۆر بەداخەوە تەنها بۆتە یادێکی کاتی یەکڕۆژی خۆدەرخستنی حزبەکان و سیاسیەکانە هەر تەنها لەو ڕۆژەیە یان لەو کاتێک کە دیاری کراوە بۆ یادی هەڵەبجە بە تاجەگوڵینە و بە خۆدەرخستن و بە چەند وتەیەک ئەو ڕۆژە دەپەڕێنن بەس لە کاتی پێویستیشە کە کەس ئەوانی لەبیر نییە و کە هیچی پێویستیشان بۆ ناکرێ و بەڕێی من زۆر پێویستە کە هەموو حزبە سیاسیەکان یەک بگرین بۆ یەک پارچەی کوردستان تەنها بەس بڵێن کوردستان. ئەگەر بڵێن چی بۆ نەکراوە شاری هەڵەبجە لە لای منەوە گەورەترین شت کە بۆی کرابێ بە پارێزگاربوونی شاری هەڵەبجەیە و خەڵکەکەشی بەشێکی زۆر قەرەبوو کرایەوە هیوادارین شتی باشتریان بۆ بکرێت و زیاتر شاری هەڵەبجە بدرێتە نمونەی شارەکان لە هەموو ڕوویەکەوە لەبەر ئەوەی ئەم کیمیابارانە زەرێکی زۆری گەیاندەوە هەم مادیەن و هەم معنیوان بە خەڵکەکەی. کارەساتێکی ئەوەنە گەورەیە کە لە دنیادا کارەساتی کە هەبووە زۆر لەوە بچووکتر هەر چەند دڵتەزیێنیش بوون بەڵام تاکو سەدان ساڵ و لەوەش زیاتر باز دەکرێنەوانێ بە بیری خەڵ دەخرێتەوە کارەساتی هەڵەبجە لەوانە کەمتر نییە پێویستە هەمیشە لە یادمان بێت بیری خەڵکیشی بخێنەوە بۆی دووبارە نەبێتەوە. بە تایبەت یەکێکی وەکو من کە لەو زمانەدا ناڵێ برینارەکانمان ئەبیست بەڵام ڕێمان پێ نادرا چارەسەریان بکەین ئیتر بەهۆی زۆرفی ئەو زمانە کە تیاوی بەداخەوانێ هیوادارین شتیوا بەسەر میلەتەکەمان دووبارە نەبێتەوانێ و هەرگیزیش لە یادی ناکەین. زۆر سپاس.